ساڵتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم یەکشەمبە شەوێکی تر و بە بەرنامەیەکی ڕاستەوخۆی تر هاتوومەتەوە خزمەتتان ئەمڕۆ یەکشەممە 13 خەزەڵوەر بەرابەر لەگەڵ 3 نوامبرە هەر وەک هەمیشە لە هەموو بەرنامەکاندا سەرەتا باسی دەکەم ئێمە مەبەست لەم بەرنامەیە دەکەین کە مەبەست لەم بەرنامەیە یەکە یەکشەمبانە دێمە خزمەتان چییە؟ مەبەست لەم بەرنامەیە شیکاری لە دوایین هەواڵ و ڕووداوە سیاسی فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان کە بە ئامادەبوونی شارەزانی بواری جۆراجۆر قسە و باس و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت جگە لەمەش دەرفەتێکیشە بۆ ئەوەی بینەرانمان بتوانن ڕاستەوخۆ لەم باسانەدا بەشدار بن وەڕاو بۆچوونەکانیان باس بکەن. ئێستا لە کاتێکدا ئەم بەرنامە ڕاستەوخۆیە بەڕێوە دەبین کە ئاگادارن شەڕێکی ماڵوێرانکەر باڵی کێشاوە بەسەر ناوچەکەدا و ئەگەری بەرفراوەبوونی ئەم شەڕە زۆرێشە. ئەم شەڕە لە ڕاستیدا پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی ناوچەکەەوە نییە و تەنیا دوو بەرەی ئەم شەڕە لەلایەک ئیسرائیل و هاوپەیمانانی و لەلایەکی تریشە و کۆماری ئیسلامی و هاوپەیمانانی و هەر کامەشیان لە پێناو بەرژەوەندی و دەسەڵاتی خۆیان بەسەر ناوچەکەدا بەربوونەتە گیانی یەکتر و لە ڕاستیدا بەربوونەتە گیانی خەڵکی ناوچەکە. ئێمە ئەم شەو لەسەر پرسی هەڵبژاردن لە ئەمریکا و پرس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگە لەوەش قسە و باسێکشمان دەبێت لەسەر ڕووداوەکانی ئەم دوانە لە تورکیە و ڕۆژاوە. ئاگادارن هێرشە دڕند ئاسمانەکانی ئەرتەشی تورکیەش بۆ سەر ناوچەکانی نیشتەجێبوون و کوشتنی خەڵکی بێدیفاع لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا واتە ڕۆژاوە و ناوچەی شەنگاڵ لە هەرێمی کوردستانیش هەروە بەردەوامە. لەم هێرشانەشدا بەداخەوە دەیان کەسی بێدیفاع کوژراون و ژمارەیەکی زۆریش بریندار بوون. ئێمە ئەم شەو بۆ مەبەستە بە میوانداری بەڕێز کاک عەزیز ماملێ مافناس و لێکۆڵەری سیاسی هەوڵ ئەدەین ورتر بڕوانینە ئەم بابەتانە و بارود دۆخەکە بە تایبەتووە ئەگەرەکانی بێنینە بەرچاو. بەڕێز کاک عەزیز ئەم کاتت باش سەرەتا بە خێراتنت پێ دەڵم زۆر سپاس دەکەین بۆەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کرد بۆم بەرنامەیە. زۆر سپاس کاگەمێشیان سڵاو لە ئێوە لە هاوکارانی خۆشەویستان لە بینەرانی ئازیزتان لە خزمەتتانتان لە خۆشحاڵەوە. زۆر بەخێر بیت کاک عەزیز. کاک عەزیز بە سەرەتای پرسیارەکەمان لێرە دەست پێ بکەین باسم لە هەڵبژاردننی ئەمریکا کراگادارن کە 5 نوام پێما بێت ڕۆژی سێشەمبە هەڵبژاردن لە ئەمریکا دەست پێ دەکات. پرسیارەکەمەوەی بۆچی پرسی هەڵبژاردن لە ئەمریکا یعنی ئەم پرسە بۆچی ئاوا گرینگە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکەتان یعنی بۆچی پرسی سەرۆکۆماری هەڵبژاردننی سەرۆکۆمار لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وا گرنگە تەواوی خەبەرەکان و دەنگ و باستەکانی دنیای بۆ لای خۆی ڕادیشێشێ. دەبێت باز لەوە بکەین کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستاش وڵاتێکی زلهێزە، وڵاتێکە کە لە ڕووی ئابووریەوە قسەی یەک دەکات بەهێزترین وڵاتی ئابووری دنیاە، لە ڕووی سەربازیەوە گەورەترین ئەرتەشی دنیای هەیە و تەنانەت ئەوڕۆکە دەبینین ئەوەی کە دیاریکەرە بۆ داهاتوو پرسی تەکنۆلۆژی تازەیە و پرسی هۆشی دەستکردە کە دیسانەکەش ئەمریکا لە پلەی یەکەمدایە و هەمووی ئەوانەی بەدەستەوە گرتووە کەوابوو ئەمریکا هەر 4 ساڵ جارێک تەواوی بیرڕای گشتی بۆ هەڵبژاردنەکانی خۆی ڕادیشێشەیە. ئەوە دەتوانین بڵێن لە فەڕەنسەش بە شێوەیەکی دیکە ئەو هەڵبژاردنە تایبەتیە، بەڵام دەوری فەڕەنسە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە نییە کە ئەمریکا هەیەتی جایسە بابچین بۆ بەشی دووهەمی پرسیارەکەتان کە ئەمریکا چۆنە لە هەڵبژاردنەکانیدا لە پەیوەندی لە گرێدراوی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەندە سەرنجڕاکێشە ئەوەندە دەور دەبینێ. ئێمە دەبینین کە دەزانین کە لە پاش شەڕی دووەمی جیهانی دۆکتۆرینی مۆنڕۆ هەبوو. دۆکتۆرینی مۆنڕۆ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بریتی بوو لەوەکە دەبێت گۆشەگیری بکرێت نابێت بچنە دەرەوە بە تایبەتی پاش شەڕی دووهەمی هەموو یارمەتیەکانی بە ئەوروپایان کرد بوو بە تەنانەت بە شوڕەوەیان کرد بوو. ئەوە وڵاتە هەندێک لەباری ئابووریەوە کەس کرد بوو یارمەتی ئابوووریەکانیشی دیسان هەر بەردەوام بوو، بەڵام دوایە بەرەبەرە پاش دەرکەوتنی بیرنەوتەکان لە یەکیەکی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێرانیش لەگەڵ ئەوان بوو
ئەو دکتۆرینە گۆڕا و دکتۆرینی ترومان سەرۆکۆماری تازەی وڵاتە یەکگرتووەکان ئەمریکا نیشتەجێ بوو، جێگیر بوو و ئەوە بریتی بوو لە دکتۆرینی دەست هاویشتن دەستپێوەردان لە دەرەوە و لەبەرەوە بوو کە دەورێکی گرنگیاندا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر سوتەمەنی لەبەر نەوت و وردە وردە هاتن پەیوەندیەکانیان سڕ کردەوە لەگەڵ ئەو وڵاتانە، پەیوەندەکانی دیپلۆماتیک، پەیوەندەکانی ئابووری و پەیوەندەکانی سەربازی و بەتابەتی پاش ئەوەی کە ئیسرائیلیش دامەزرا لە 1940 و لە پاشانیش ئەو ڕێکەوتنامەی 1940 لەگەڵ وڵاتە عەرەبیەکان هێندەی دیکە ئەمریکا دەوری گرنگی پەیدا کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەتوانین بڵێن کە ئەو بەشی سنتکام کە ئێستاش ئەوڕۆ هەر لە بڵێن ستادی هاوبەشی ئەرتەشی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەی یەک دەبینێ دەورەی یەکی بەدەستەوە گرتەوە ئەو وەختە پێکهات لەو بڵێن چوارچێوە و لە قەوارەی سیاسەتی و دکتۆرینی ترومان بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکا زۆر گرنگە بەتایبەتی لەبەر ئیسرائیل لەبەرەوەکە ئەمریکا هەمیشە دەورێکی گرنگی داوە بە ئیسرائیل بۆ پاراستنی بۆ ڕاگررتنی سنوورەکانی بۆ قەوارەی دەوڵەتی ئیسرائیل. کاک عەزیز باستان لەم سیاسەتە کرد ئەم دکتۆرینە باشە چه جیاوازیەکی ئەساسی و بنەڕەتی لە نێوان کۆماری خوازەکان و دیموکراتەکان لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا هەیە؟ ئەوەی ڕاست بێت لە سیاسەتی هەموو دەوڵەتەکانی دنیادا سیستمێکی داڕێژراو هەیە کە جا یا پێ بڵێن دەوڵەتی قۆڵ یا پێ بڵێن دەوڵەتی سێبەر یا دەوڵەتی شاراوە هەر نێوێکی لی دەنێن هەمووی ئەوانە ڕایجن و باسییان لێ دەکرێت بەڵام ئەوە مانای ئەوەیە کە سیاسەتێکی ڕاستەقینە هەیە کە ئەوە داڕێژراوە بۆ ئەو دەوڵەتە لە ناوخۆوە بە تایبەتی لە دەرەوەی وڵات لە سیاسەتی دەرەوەی وڵات کەەوە بۆ هەر یەک لەو سەرۆک کۆمارانە کە دێنە سەرکار لەو چوارچێوەی دەوڵەتی و لەو چوارچێوە سیستمی دامەزراوی ستراتێژی ئەو دەوڵەتە کار دەکا و بۆی نییە لەوە دەرباز بێ و تێپەڕ بێ. دەوڵەتی ئەمریکاش هەر لەو چوارچێوەدا دەچێتە پێشێ سیاسەتێکیە بەرامبەر بەرامبەر بەچین سیاسەتێکیە بەرامبەر بە ئوروپا سیاسەتێکیە بەرامبەر بە رووسیا سیاسەتێکی هەیە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و وڵاتەکانی عەرەبیدا و لە پاش شۆڕشی 57 لەگەڵ ئێرانیش سیاسەتێکی تایبەتی داڕێژراوی هەیە کە ئەگەر مەودا بوو دەتوانێت باسی لێ بکەین ئەوانە کەەوە هیچێک لەو سەرۆکۆمارانە بۆیان نییە لەو قاوارەدا لەو چوارچێوەدا لەو سیستم و لەو ڕێگا ستراتێژیە داڕێژراوەدا بچنە دەرەوە جا بۆیە سەرۆکۆماری نوێی ئەمریکا چ ترامپێ چ خانمی هاریس بێ ناتوانێت لەو چوارچێوەیە بچێتە دەرێ بەڵام هێندێک جیاوازیان هەیە جیاوازی سەرەکی ڕواڵەت و ڕووکەش نەبنەڕەتی و قوڵ بۆ نمونە هیچێک لەوانە بۆیان نییە کە ئەو سیاسەتە بەرامبەر بە پشتگیری لە قەوارەی ئیسرائیل لە دەوڵەتی ئیسرائیل دامەزراوە دەستکەوەردانی لێ بکەن هیچیان بۆیان نییە بەڵام دەتوانن بۆ نمونە مەسەلەن لەسەر فرۆشتنی چەک بۆ وڵاتە عەرەبیەکان و ئەوانە هەندێک جیاوازی هەبێت لەگەڵ ترامپ بایدن و بە هیوای کە خانمی هاریسیش لە داهاتوودا ئەوە بە گشتی دەتوانێت جیاوازیەکان بەتا بەڵام بە تایبەتی جیاوازی نێوان ترامپ و خانمی هاریس ئەگەر لە داهاتوودا هەرێک لەوانە بێنە سەرکار بە لە بەرچاوگرتنی ئەو سیاسەتە داڕێژاوەکە باسمان نەکرد ئەوەیە کە حتمما پشتگیری لە ئیسرائیل بکەن حتمما بە هەموو شێوەیەک چ بەرامبەر بە ئێران چ بەرامبەر بە حیزب الله چ بەرامبەر بە حەماس و لە ڕاستیدا پرسەکانی دیکە هەموو دەکەونە دەوری دووەم دەوری یەکانی سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆماری خوازەکان بن چ دیموکراتەکان بن لەسەر بنەمای پاراستنی خاک و چوارچێوە و سنوورەکان و قەوارە و دەوڵەت و ئەمنیەتی ئیسرائیل داڕێژراوە ئەوە شتی بنەمای سیاسەتی ئەمریکایە و هیچێک لەوانە ناتوان لەوانە دەرباز بن لەبەرەوە کە
لۆبێکی زۆر بەهێزەیە بۆ پشتگیریکردن لەو سیاسەتە. کاگز باس لە بڵین سیاستیان لە سەبارەت بە ئێران زۆر کەس پێی وایە دموکراتەکان نەرمونیانترن، ینی سیاستیان سەبارەت بە ئێران و کۆماری خوازەکان تایبەتەن ترابواندیان. خوێندنەوەی ئێوە چییە لەم بارەوە؟ ئەمە چەند ڕاستە؟ دیارە دوودانە سیاسەتی جیاواز هەیە بەبێەوەی کە بڵین خەوشێک بخاتە سەر ئەو سیاسەتە کە باسمان کردین ئەو سیستەمە تا ڕێژاوی بەرامبەر بە ئێران لە پەیوەندی لەگەڵ ئیسرائیلدا لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبیشدا هەروەتر، چونکو ئەمریکا وڵاتانی عەرەبیش دەپارێزێ بەرامبەر بە دەستدرێژەکانی ئێران لە دەرەوەی چوارچێوە سنوورەکانی ئێران. بەڵام لە پەیوەندی لەگەڵ ئەو پرسیاری ئێوەدا کۆماری خوازەکان سیاستێکیان هەیە کە برێتیە لەوەی کە بڕێک تونند و تیشتر من بەرامبەر بە کۆماری ئیسلامی، بەرامبەر بە بڵین بەرجام، بەرامبەر بە وتوێژ لەگەڵ ئێران. بەڵام دموکراتەکان باوەڕیان بە دیالۆگ هەیە، باوەڕیان بەوە هەیە کە دەبێت لەسەر بنەمای وتوێژ و دانوستاندن و دانیشتن دوو کار بکەن، یەک بەرگری بکەن لەوەی کە دەستی ئێران بکاتە چەکی ئەتۆمی، دوو بۆ ئەوە کە ئێرانیش ڕازی بکەن لەو گەمارۆیە ڕزگاری بێ و بەرەبەرە ئەگەر کۆماری ئیسلامی بە ڕاستەقینە بە دڵپاچی نیشان بدات دەربخاکە نایهەوێت دەست بخاتە چەکی ناوەچی، ئەمریکاش دەتوانێت لە یعنی لە ڕابردوودا نیشانی داوا کە دەیهەوێ ئەو سیاسەتە تونند و تیژەی کە بەرۆکی خەڵکی ئێرانی گرتووەدەوە، نە بەرۆکی کۆماری ئیسلامی، چونکە ئەوان هەموو نەفتەکەی خۆیان دەفرۆشن، هەموو بەرژەوەندەکانی شەخسی و ڕێکخراوەیی خۆیان لە ناوخۆ و لە دەرەوە و بۆ هێزن یابەتەکەی خۆیان بەکاردێنن. بەڵام خەڵکی لێقەوماوە کە تووشی بڵێن گرفتی زیاتر دەبێت، تووشی لێقەوماوی زیاتری هەبووری دەبێت. جا لەبەرەوەیە کە ئەمریکا و هەر یەک لەوانە بە تایبەتی کۆماری خوازەکان دیموکراتەکان دەیان هەوەیە کە دەستی ئێران لە گەیشتن بە چەکی ناوەچی کورت بکەنەوە و هەروەها گەمارەکانیش هەڵگرن. ئەوەیە بە تایبەتی جیاوازی نێو ئەو دووانە کۆماری خوازەکان بڕای بە تونند و تیژی دەچن بەرامبەر بێن هەڵس و کەوت دەکەن، بەڵام دیموکراتەکان دیتمان کە تەنانەت لە ڕووی ئابووریەوە سەرڕایەوەکە بڵێن گەماروی ئابووریشاندا بوو، دیسانەکە لە ساڵی 2022-23 ڕێگایاندا کە ئێران تا 2 میلیۆن بۆشکەش نەوت لە ڕۆژدا بفرۆشێ. بەڵێ کاگەز باستان لە چەکی ئەتۆمی کرد. ئەلەم چەند ڕۆژەدا ینی لە دوای هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران تایبەتەن ئەم 2-3 ڕۆژە هەموو فەرماندە باڵەکانی سوپای پاسداران زۆر زیاتر ئەمان هێناوەتە سەردەمیان. ئەنی بە جۆرێک لە جۆرەکان ئەمڕۆ یەکێک لە بەرپرسەکانیان باسی لەو کۆدە دەکرد کە دەتوانن بە چەکی ئەتۆمە بگەن. لەسەر ئەمە ئێوە چ قسەیەکتان هەیە؟ بەڵێ ئەوە خڕازی بوو، مشاوری یعنی ڕاوێژکاری بەشی ئەمنیەتی دەرەوەی وڵاتی خامنەیی بوو کە بە تایبەتی لەسەرەوەی هەمان ئەو قسانەی کرد و دیارە بە هەروەشیەوە باسمان کرد بە دروستی فەرماندەکانی سوپای پاسدارانی شەریەکەی لە ڕێگای خۆیەوە. یعنی ئەوە ئاخرین چەکی ئاخرین بڵێن حربەی کۆماری ئیسلامیەوە هەمیشە خۆی بەوەیە هەڵداوەسێ کە ئەو دەتوانێت لە ڕێی چەکی ئەتۆمیەوە بەربەرەکانی ئەمریکا بکە ئیسرائیل بکە ئەوانە. یعنی ئەگەر کەسێکی ناشارەزا بێ پێی وایە لە دەرەوە کە ئاگای لە هیچ لە وەزعیەتی ئێران وانێنێ پێی وایە ئێرانی دێوە چەکی ئەتۆمی ئامادە کردو حاڵێکدا وانە ئێران دەستی نەگەیشتە چەکی ئەتۆمی، بەڵام بە پێی هەموو لێدوانەکانی پسپۆرەکان نزیکە لە چەکی ئەتۆمی و پرسەوەیە کە ئەو شەڕە بە تایبەتی ئەو شەڕی ئەو هەڕەشە و گڕۆشانەی ئیسرائیل کە ماوەیەکی زۆرە دەستی پێکردەوە کە بریتیە لە کوشتنی بڵێن پسپۆرەکان، دانیشمەندەکان، ئەو کەسانەی کە لە کاری چەکی ئەتۆمیدا پسپۆرن لێ هاتوون لێ بەشاوەیان هەیەوانە لەوانە گرتوویەتی دایان کوژێ، لەوانە دیسانەکە هێرشکردن بۆ هێندێک بەشەکانی چەکی ناوەچی ئەوانەی کە ئیسرائیل وافە کردەکاتەوە کە لەوێ ئەو چەکانە پەروەردە دەکەن.
هێرشی کردوتە سەری بەڵام هەمووی ئەوانە دەردەخەن کە ئیسرائیل نای هەوەیە کە ئێران دەستی بگاتە چەکی ئەتۆمی بە هەموو شوەیەک بەرگری دەکات و لێرەش هەم وڵاتانی ئەوروپایی هەم وڵاتی ئینگلیس و هەم وڵاتی ئەمریکا هاوپەیمانن لەگەڵ ئیسرائیل و هاودەنگم کە ئێران لەبەر ئەو تونند و تێژەکەیەتی لەبەر ئەو مەترسیەی کە بۆ تەواوی دنیا سازی کردووە تەنانەت بۆ ناوخۆی وڵاتەکەی خۆشی بۆ گەلانی ئێران نابێ بە هیچ شێوەیەک دەستی بکاتە چەکی ئەتۆمی و لە ڕاستیدا تەواوی ئەو وەزعە ئەو شپرزەیی و شێواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەر بۆەوە دەگەڕێتەوە کە ئیسرائیل نایهەوێ کە لە حاڵەتێکدا ئێران ڕۆژێک خاوەنی چەکی ناوەکی بێت چونکو پێی وایە کە مەوجودیەتی ئیسرائیل بوونی ئیسرائیل و نەتەوەی جوولەکە دەکەوێتە ژێر مەترسی. زۆر باشە کاگەزیز بە بینە سەر ئەم شەڕی ئیسرائیل و ئێران و ئاکامەکانی کە تا ئێستای خۆشتان ئاگادارن چ ئاکامایەکی لێکەوتێتەوە چ ئاکامایەکی دیکەشی لێ دەبێتەوە. باشە بۆچی ئێران دەچێتە نێو شەڕێکەوە کە بۆ خۆی زۆر باش دەزانێ دەیدۆڕەنێ؟ ینی تەناسوبی هێز لە نێوان ئێران و لەلایەکەوە ئیسرائیل و ئەمریکا لەلایەکی ترەوە ئێوە چۆنە بینن؟ ڕاستیەکە ئەمە بمانەوێ ڕیشەی ئەو شەڕانە لێ بکۆڵینەوە بزانین لە چۆوە دێ دەبێت بگەڕێنەوە بۆ سەرەتای دامەزرانی کۆماری ئیسلامی کە ڕژێمێکی دەست درێژکەر بۆ ڕژێمێک بوو کە دەویست لە سنوورەکانی ئێران تێپەڕ بێەوە بچێ نەک هەر لە ناوچە بەڵکو لە ڕادەی نانوەتەویشدا دەست درێژی بکاتە سەر ئازادی سەر دموکراسی سەر مەوجودیەتی بەتایبەتی مەوجودیەتی دەوڵەتی ئیسرائیل پێکهێنانی حیزب الله یارمەتیکردن ڕاگرتن هارکردن حیزب الله و هەروەها حەماس جیهادی ئیسلامی حوسیەکان حەشی شەعبەکان هەمووی ئەوانە دەستکردی کۆماری ئیسلامی بۆ لەبەرەوە کە یەک شەڕەکە لە ناوخۆی دوور بکاتەوە دوو بەهۆی ئەوانە بوونی ئیسرائیل مەوجودیەتی ئیسرائیل بخاتە ژێر مەترسی و هەروەها هەڕەشەیەک بێ بۆ سەر وڵاتانی عەرەبی و دیسانەکەش هێز و دەسەڵاتێک بێ توانایەک بێ بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەمریکا وەرتەنانە لەگەڵ ئوروپا کەوا بوو کۆماری ئیسلامی دەست بخۆی دەستی هەیە بخۆی سەبەبکاری ئەو شەڕەیەکە ئێستا هاتووە خەریکە بەرۆکی دەگرێ و بەداخەوە خەریکە بەرۆکی خەڵکی ئێران دەگرێت گەلانی ئێران دەگرێت بەڵام ئەوەی کە ئەمە دەزانین ئاکامەکانی بەرەو چۆدا دەچێت ئەوەیە کە ئێران بەڕاستی پێی هەموو لێدوانەکانی پسپۆرەکانی سەربازی دنیا لە ڕادەی ئوروپا لە ڕادەی ئەمریکا ئێران بووی نییە و ناتوانێت بەربەرەکانی و بەردەوام بێ لەسەر ئەو شەڕە لەگەڵ ئیسرائیل. ئیسرائیل بۆ لە ڕووی تەکنۆلۆژیەوە هەم لەگەڵ شەڕ لە حیزب اللهدا نیشانیدا کە چەندێ پێشکەوتووە و هەمیش بۆ خۆی لە ناوخۆی دەوڵاتێکی زۆر لە ڕووی تەکنۆلۆژیە وڵاتێکە بڵێن گۆڕانکاری زۆری پێشکەوتنی زۆری بەسەر داهاتوە بێزگە لە هەمووی ئەوانە نەک هەر لەلایەن ئەوڕۆ ئەمریکاوە پشتگیری لە دەکرێت بەڵکو لەلایەن هەموو وڵاتانەکە و هەموو دەتوانێت بڵێن لانیکەم وڵاتەکانی ڕۆژاوا ئەوروپایی ڕۆژاوا هەمووی ئەوانە پشتگیری ئیسرائیل دەکەن کە بوو قازانجی کۆماری ئیسلامی لەو شەڕەدا نییە و بەداخەوە بۆی گرنگ نییە کە خەڵکەچی بەسەردێ لەبەرەوەیە کە لە سەرتاوە کۆماری ئیسلامی بۆ خۆی ئەو شەڕی دامەزاند وردە وردە هەرسی بۆ هاتوین بۆ لایە ئەو شەڕی بۆ خۆی داوا کردو و ئێستاش بۆ خۆی گیری کردو دەوێدا ڕێگایەکی دیکەی غەیری وەکە بەردەوام بێت چونکو ڕۆژێک ئیسرائیل لە ئێران دەدا ڕۆژێک ئێران جاوی داتەوە ڕۆژی ئیسرائیل یعنی ئێمە لە ڕاستیدا کەوتونە نێو شەڕێک ئێستا و شەڕ هەیە لە نێو ئەو دوو وڵاتەدا لێمێژشە هەیە لە 1 ئاوریلی 2024 کە ئیسرائیل هێرشی کردە سەر کۆنسولگەری ئێران لە سووریا و ئەو چەند 11 نەفەر بوو 7 نەفەر بوو بڕۆکەم 11 کەس بوو کوژران و ژێنەڕاڵیشی ئێرانی تێدا بوو ئێران لە 13 مانگی 4 دیسان هێرشی کردەوە ئیسرائیل هێرشی کردەوە ئێران هێرشی کردەوە دیسان ئیسرائیل و ئەو جارنەوەی ئیسرائیل ئێرانە کە هێرش کاتەوە و بێگومانیش ئەوە بەردەوام دەبێت. بەڵێ ئێستاش باس زۆرە زۆرێک لە
کاناڵ و سایتەکان باستەوە دەکەن کە گویا ئەم هێرشە پێش هەڵبژاردننی ئەمریکا دەکرێت ئەمەی تر نازانین چەندە ڕاستە یا چی لێ دەبێت. کاک ئەزیز ئێوە باسان لە ئەم بەرەی مقاومەتە کرد کە چەندەی زەربەی بکەوتوە پرسیارێکمان بووە تۆ دەڵێ محوەری مقاومەت زەربەیەکی قورسی لێکەوتووە ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت بەم زەربە قورسەی کە لە محوەری مقاومەت درراوە درێژە بە شەڕ و ئاڵۆزی بدە؟ کۆماری ئیسلامی هەروەچی پێشتر من ئەرزم کردن ئەرزی ئەوە بینەرانی خۆشەویستانم کرد ئەو شەڕی لە خۆی دوور کردبووە بۆی کە بە هێزی نیابەتی هەم بەرەنگاری ئیسرائیل بێتەوە شەڕەکەی بەدەستی ئەوام کە لەگەڵ ئیسرائیل هەمیش بۆ خۆی ئەگەر شەڕێک لە داهاتوودا تووشی ئێران بێ ئەوانە بخاتە سپەری بەڵا بەڵام ئەوانە زۆر کەس بوون ینی هەموو سەرۆکایەتی ئەوانە لەناو چوون چ لە حەماس چ لە حیزبوڵڵا بە تایبەتی حیزبوڵڵا چونکو بۆ کۆماری ئیسلامی حیزبوڵڵا زۆر دەورێکی گرنگی هەبوو هەم لە لوبنانی گرتبۆ دەستی خۆی هەم شیعە بوون و ئێمە دیتمان کە هیچێک لە سەرانی حیزبوڵڵا ئێستا لە ژیاندا نەماون و ناتوانن ئیدی ئەو ڕێکخستنەی جاران بەدەستەوە بگرن ئەو ڕێبەرایەتی و بەڕێوەبردنەی هێلش و هەڕەشە بۆ گوڕەشە بۆ سەر ئیسرائیل درێژە پێ بدەن. لەلایەکی دیکەەوە حەماسیش دەبینێت حەماسی شەروا تووشی هەبوو ماوەتەوە حەشی شابی و حوسیش هەموو ڕۆژێ لەژێر گوشاری هەوایی ئینگلیس و ئەمریکادا هەن هەر چەند ڕۆژێ دوایی سێ ڕۆژەوە پێش بوو ئیخان ئینگلیسان ئەمریکا هێرشانەکردنە سەری حوسیش ئەوە نێکەوتوانێت حەشتی شعبیش بێگومان ناتوانێت هەرچەند درێژە هەیە بەڵام هەتا ئەلانەکە ئیسرائیل دەیهەوێ کاری حیزبوڵڵا یەکسەر بکە وا دیارەکە دەوێت کاری حەماسیش بە تەواوی بڵێن خاشەبڕکە ماوەتەوە حەشتی شابی و هێزەکانی دیکەی شیعە لە عێراق کە ئەوانیش زۆر دەستیان کردو بە هێرشی درۆن و موشک و ئەوانە بۆ سەر ئیسرائیل بەڵام بێگومان ئیسرائیل ئەوانە بێوەڵام نایڵێتەوە بەڵام لە ئانی لە حاڵی حاضردا لە هەلومەرجی ئێستادا لە دۆخی هەنووکەییدا ئەمریکایە کە بەربەرەکانی دەکات لەگەڵ و هێزانی حەشتی شابی و ئەوانە هەرچەند وەخت جارێک دەچێت هێرشیان بکاتە سەریەوانە. من پێم وانەیە کە کۆماری ئیسلامی بتوانێت حیساب بکات لەسەر ئەو هێزانەی کە جاران زۆر شیسەی بۆ هەڵدروو بوون و بەردەوام بێ لەبەرەوە بۆیە کۆماری ئیسلامی هەم تووشی کزی و لاوازێکی زۆر بۆ لە ڕووی سەربازی و لە ڕووی ناوچەیەوە. کاک عزیز دیارە ئێوە زۆر باشی ئەسەن ماهیەتی کۆماری ئیسلامیتان ڕوون کردەوە بۆ ئێمە کاتی خۆی خومینی دەیوت کە حفزی نظام ئەوجب واجباتە لەسەر ئەم قسەی خومینی ئایا لەم شەڕەدا بەقای نظام لە مەترسیدا نیە بە بڕایەوە؟ بەڵێ ڕاستە ئەو قسەی خومینی بەڵێ ئەو خواردنەوەی هژارەکەش ئیوە بوو لە 1970 شەڕی عێراق و ئاگرباس ئەوە ڕاست بوو بەڵام ئێستا مێژوو وایە مێژوو هەتا سەر بە کەس نامێنێ یعنی مێژووی دیکتاتۆری و ئیستبداد سەرڕۆیی هەتا سەر بە کەس نامێنێ کۆماری ئیسلامی زۆر کەز و لاواز بۆ بەرەبەرە لە مێژی ینی بە تایبەتی لە شۆڕشی ژنجیان ئازادی ڕەگ و ڕیشەی کەس بۆ لاواز بۆ خەریکە وشک دەبێ و ناتوانێت بربەرەکانی ئەو وەزعیەتە کە بۆی هاتوتە پێشێوانە بەڵام بە باوەڕی من لە ناحیەی دەرەوە کۆماری ئیسلامی لە ژێر مەترسیدا نییە یعنی نە ئیسرائیل دەیەوێت کۆماری ئیسلامی بڕوخێنێ نە ئەمریکا نە ئەوروپا هیچێک لەوانە لە ڕابردوودا دیتومانن کە بەڕاستی بزوتنەوەی ڕزگاری خوازی دموکراسی خوازی سێکۆلار خوازی عەداڵەت خوازی و دادپەروەرانەی خەڵکی گەلانی ئێران کرێکاران زەحمەتکێشان هەموو چین و تۆژەکان گەلانی ژێردەست نەتەوەکان هەمووی ئەوانە لەو وەکاتەوە کە بزوتنیان دەست پێ کردو مەبەستی سەرچیان ئەوە بووە کە کۆماری ئیسلامی ئیدی ئەو توانا و بڵێن لێهاتووی زارانی نەماوە نەبۆ ئیدارەی وڵات نەبۆ بربەرەکانی و سەرکوتکردنی خەڵک کەوا بوو دەمێنێتەوە گەلانی ئێران ئەو شۆڕشە کە بە تایبەتی لە شۆڕشی ژنجیان ئازادی دەستی پێکردەوە بە باوەڕی من خەڵکی گەلانی ئێران خەڵکی ئێران فقط
ئەوان بۆیان هەیە کە بە بیر بکەنەوە لەوەی کە کۆماری ئیسلامی ڕۆژێک دەبێت بڕوخێ نەمێنێ و ڕژیمێکی ئالترناتیڤێکی دموکراتیک کە باوەڕی بێ بە عەداڵەتی کۆمەڵایەتی، کە باوەڕی بێ بە عەداڵەتی نەتەوەیی، بە باوەڕی بێ بە ئازادی دموکراتیەکان، بە ئەرزشە ئینسانی و ئەخلاقیەکان، ئەوە جێگای بگرێتەوە کە هەموو کەس دەو ڕژیمێدا نەفەسێکی خۆش بەڕاحەت بچێشێ، زوڵم و چەوسانەوە لەبێ بچێت. بە باوەڕی من ئەوەیە کە فقط گەلانی ئێران هەم دەیان هەوێ و هەم دەتوانن و هەم بۆیان هەیە کە تۆماری ئەو کۆماری ئیسلامی ڕۆژێک تێکەوە پێچن. بەڵێ کاگەزیز، ئەم وەزعەتەی کە ئێستا هاتوۆتە پێش ئەوەی کە ئێستا بە باشیەوە باستان کردووە، زۆر جار ئێمە ئەم پرسیارەمان بۆ دەنێرن کە لەم وەزعەتەی ئێستادا، لەم بارودۆخە ئاڵوزەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، تایبەتەن کە ئێران ڕاستەخۆ لەگەڵ ئیسرائیل کەوتونەتە نێو شەڕەوە، هەموو جارێ ئەڵەن بۆچی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆیان ئامادە نەکردووە بۆ ئاڵوگۆڕێکی سیاسی لە ناکاودا. پێم خۆشە قسەی ئێوەش بیستم لەم بارەوە. وەڵاهی من پێم وایە پرسیارێکی زۆر زۆر بەجێیە، زۆر عاقڵانە و عاقڵمەندانەیە ئەو پرسیارە. ئەویش جوابەکەشی بەڕاستی زەحمەتە، بەڵام حەقی ئەوانە هەیە. یعنی ئەو پرسیارە جۆرێک گلەییشی تێدایە، ڕەخنەشی تێدایە، لە هەمان کاتیشدا نەختێکی بڵێن بێلایەنانە و دڵسۆزانەیە. ئێستا دەوری حیزبەکان زۆر گرنگە، بەڵام بەداخەوە بخۆیان غافڵن لەو دەورێک کە بەدەستیانەوەیە، لەبەرەوە کە ئەوان هەتا ئەلئانەکەش غێری یەک دوو جار بەڕاستی بڵێن کۆمەڵەی سەر بە حیزبی کۆمونیستی ئێران جارجارە هێندێک لێدوان دەدا، هێندێک ڕوونکردنەوە دەدا، بنا ئەوانی دیکە هەر هیچ پێیانوانەیەک ئەو خەڵکە دەوێت بەشدار بکەن بە بەیانیەک، بە لێکدانەوەیەک، بە شرۆڤەکاریەک، بە وتارێک، بە وێژمانێک، بە تایبەتی لە دەرەوەی وڵات کە ئەوان بۆیان هەیە، ئەندامیان هەیە، بڵێن لایەنگریان هەیە، ئازادیان هەیە، دەیانتوانی و دەتوانن کۆڕ و کۆماڵ کۆنفرانس سەمینار پێک بێنن و باس لەو وەزعیەتە بکەن، چونکو وەزعیەتەکە زۆر 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 هەستیارە. هەموو شتێک لەوانەیە پێک بێەوە پێش بێ کاگەمیر، هەموو شتێک، یعنی هیچ شتێک دیار نییە بەڕاستی چ ڕوو دەدا. دیتمانە من لە پاش شەڕی عێراق بزانە چەندە گۆڕانکاری هات لە ناوچە و لەو شەڕەشدا معلوم نییە، دیار نییە کە سەرنجام و ئاخرەکانی ئەو شەڕە لە نێوان ئیسرائیل و ئێران بەچۆ دەگا. جا بۆیە دەبێت ئامادەکاری بکەن لە ئێستاڕە بۆ کۆڕ و کۆمەڵ و ئەوە هەم بۆ خۆیان دەتوانن بڵین لێکەوتەیەکی باشی لێوەردن، دەرەنجامێکی باشی لێوەردن، سنتێزێکی باشی لێوەردن. هەمیش خەڵک لە جەریان دەنێن، خەڵک ئاگادار دەکەن، ڕێز دادنێ بۆ خەڵک، حورمەتێک دادنێن بۆ بیرڕای گشتی کە دەگەڵیان ڕاوێژکاریە بکەنوانە. بەڵام بەداخەوە زۆر جێڕەخنەیە، یعنی زۆر 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 جێڕەخنەیە لە دنیای ئەوڕۆدا کە هەموو شتێک هەیە، هەموو تۆڕی کۆمەڵایەتی هەیە، لە دەرەوەی وڵات دیاسپۆراکی بەهێز هەیە، پاڵ و بەرین هەیە و دەتوانن لەگەڵ خەڵک دانیشن مخاتەب پەیدا بکەن. بەڵام نازانم بۆچیەوە، یعنی جوابی ئەو بەڕێزەی کە ئەو پرسیاری کردووە بەڕاستی زەحمەتە بیدەیەوە. بۆچی حیزبەکان نایکەن نازانم بۆچی، بەڵام دەتوانم ئەو وەک پێشنیار باس بکەن کە بۆ داهاتوولانیکەم ئەو ڕێکارانەی کەمە ئەرزم کردن بیگرنە بەرچەوە. کاگەزیز، ئەگە ئەو ڕێکارانەی بەڕێستان زۆر بەجوانی ئاماژتان پێدا، ئەم کۆڕ و کۆبوونە و سەمینارانە کە زۆر پێویستە پێک هێندرێت، ئەگەر کۆدەنگیەک و پلانێکیان نەبێت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، زەرەر و خەسارەتەکانی چی دەبێت بە بڕایەوە؟ زۆر گەلێک گەلێک گەورە دەبێت، گەلێک زیانبار دەبێت و ئێمە دەزانین کە هەتا ئەلئانەکەشی جێگرتوویەک نیە. زۆر هەوڵ و تێکۆشان و تکا هەبوو بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوانە سیاسی کوردانە، ئەو هێزە سیاسی کوردانە، ئەو حیزب و ڕێکخراوانە بێن لە دەوریە کۆ ببنەوە، چ بە خۆیان بەتەنایی، چ بە بەشداری هێندێک دڵسۆزانی کە هەوڵیان داوە هەنگاویان هەڵێناوە بۆ ئەوە کە ئەوانە لە دەوریە کۆ بکەنەوە. بەڵام بەداخەوە هەندێکیان بوون
بەڕاستی هەندێکیان بوو من دەبێ باس لە ئەوە بکەم کە بۆ نمونە کۆمەڵی سەر بە حیزبی کۆمونیست ئێرانەوەی کە لە تەلەڤیزیۆنی ئەوڕۆدا باسی دەکەین ئەو تەلەڤیزیۆنەکە بەستراوەتەوە بۆ کۆمەڵێکە من ئەرسمان دەکەم زۆر دەوری باشی بوو بەڕاستی زۆر بە دڵفراوانی بە دڵ ئاوەڵی هاتۆتە پێش و ئامادەی خۆی دەربڕێەوە کە هەر بڵێن کۆڕ و کۆمەڵێک بۆی گرتووی بێ بەشداری تێدا دەکات بە ئامانجێکی دروست بە ئامانجی گەیشتن بە یەکگرتوویەک لەنێو ئەو کۆڕ و کۆمەڵا جانێوی هەرچێکی بنێ کۆمیتە بێ یەکگرتوو بێ سوزانم فۆڕۆم بێ جەبهە بێ بەرە بێ هەرچێکی بێ بەڵام ئەوانی دیکە بەداخەوە نهاتوون بازێکیشان تەنانەت بەشێکیان زۆر ڕێگە بە خۆم دەدەم کە ئەو دەستەواژەی فێرعەونیان بۆ بەکاربێنم زۆر فێرعەونانە هاتن باسییان کرد و دەستی ڕەدیان داوە لەو هەموو داواکاری ئینسانهای دڵسۆز خاوەن ئەزمون و بەهێز و بە جێگەوە پێگە لەنێو کۆمەلگای کوردستانی خۆمان ڕۆژهەڵات کە داوایان کرد بۆ کاوانە لە دۆریە کۆکەنەوە دەستی ڕەدیان لە قسەکانیان داوە لە داواکارەکانیان داوە زیانەکانیان ئەوانن کاگە میرجان کە لە داهاتوودا هەروەک ئەرزم کردن هەموو شتێک لەوانەیە پێش بێ و ئەمە ئەگەر پلانی پێشترمان دانەڕشت بێ ئەگەر ئەو هێزانێک پێشتر بە یەکگرتوویی ئەو پلانیان دانەڕشت بێ نەخشە ڕێگایان جێبەجێ نەکرد بێ دیاریان نەکرد بێ تووشی وەزعیەتێکی زۆر خراپ دەبینەوە چونکو لە ئێراندا ئێستا بەتایبەتی لە کوردستاندا لە پەیوەندی لەگەڵ دراوسەکان مەترسی زۆر گەورە هەیە و هەر یەک لە حیزبەکان بەتایبەتی ئەگەریش پلانێکی بۆ خۆی هەبێ کە من پێم وانە بەڵام دیسانەکە ناتوانێت باشار و بەربەرەکانی ئەو وەزعە چاوەڕوان نەکراوە بێ و ئەو مەترسیانە کە ئێستا وەکو بڵێن ئاگرێکە لەژێر خۆڵەمێشدا کەوا بوو دیسانەکە ئەمن لێرە لەو چاوپێکەوتە ئێوەدا ڕێگە بە خۆم دەدام کە داوا لە هەمووی ئەو هێزە سیاسیانە بکەم کە لە دەوری یەکدانیشن و بیر بکەنەوە نەخشەڕێگادا دابمەزێنن دابڕێژن بۆ داهاتوو کە لە ناکاو تووشی ئەو هەموو مەترسیانە نەبنەوە و مەترسێکی دیکەشەیە کاگە میرجان ئەویژەوەیە کە ئەگەر ئەوانە لێک نزیکنەوە دەنێ خۆشیان دەلەوانەیە دیسانەکە تووشی کێشە و گرفتی گەورە و سەرەکی بینەوە بە تابەتی کە ئێستا چەک لە کۆمەلگای کوردەواریدا بەشدارە حازرە ئامادەیە و خەڵک دەستیان هەیە بۆ چەک و لە ڕابردوودا دیچوومانە نابێ ئەو ڕابردووە دڵتەزێنە پێش بێتەوە و دووپات بێتەوە بۆیە کۆمەلگای ئەوەی کە ئێوە پرسیارێکتان فەرموو لە جوابی ئەو پرسیارشدا و هەروەها چاوەڕوانی کۆمەلگای دەرەوەی وڵات ئەوەیە کە حیزبانە ئیدی نابێ هەروە بۆ خۆی بچێت لە لاکی خۆیدا نووسپێ و ئاگای مححمودی بێزەڵات نەبێ بە خەڵی کوردەواری دەبێت بێن دابنیشن لە دۆری یەک بۆ ڕێگایەک بدۆزنەوە و بەو شێوەیە کە ئەرزم کردن. بەڵێ زۆر سپاس دەکەین کاگەز بەڕاستی ئەم داوای کە ئێوە بەرەزیشتان کردان داوایەکی زۆر ڕواایە و لە ناوەش خەڵکی کوردستان ئێمە زۆر جار لێرە ناممان بۆ دێت کە سەرەتا و توێتی من سەر بە هیچ لایەنێک نیم بەڵام هەڵوێستی دروست و گونجاو لەو تەلەڤیزیۆنەی ئێوەدا بڵاو بۆتەوە بیستراوە بەڵام ئەم داوایە کە کەمترین داواشەکە خەڵکی کوردستانی جێکە ئەوەی کە کۆدەنگیەک یا پلانێکیان بۆ ئەم وەزیەتە هەبێت هیوادارم کە ئەم کارە هەرچی زووتر پێش بێت کاگەزیت بە بچینە سەر وەزیەتی تورکیە و ڕۆژاواش ئەم ڕووداوانەی کە خۆتان باشتر ئاگادارن لەم چەند ڕۆژەی پێشودا لەلایەکەوە باس لە دانوستان و ئاشتی دەکرێت لەلایەکەوە هێرش دەکرێتە سەر خەڵکی بێدیفاع لە ڕۆژاوە ئێمە شاهدی وەزعەتێکی تازە لە تورکیان لە نێوان حکوومەت و بڵین کوردەکاندا ئەستان ئاشتی و دانوستاندن لە ئارادا هەیە بە بڕایەوە ئەوە کاتێک دەستی پێ کردووە ئەو بڵێن دەنگۆیە دەنگۆژ نادیت خەبەرەکەی کە هات باخچەلی دەچێت لە پارلەمان دەست درێژ دەکات بۆ نوێنەرانی هەدەف دەم پارتی و بۆ یەکەم جاران هەم مۆڕای لێ دەکردن بە گرژی چاوی لێ دەکردن و دژمنکاریەکانیش کە لە لایدانیان چۆن باسی دەکرد و چۆن پلانی بۆ دادڕشت و چۆن بربەرەکانی دەکرد لە پارلەمان بەڵام لە ناکاو ئەوە
لە هەلومەرجێکی مێژوویی دۆخێکی هەنووکەی تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باخچەلی سەرۆکی فاشیستەکانی تورکیە سەرۆکی گورگەبۆرەکان هەڵدەستێ لە پارلەمان دێت دەست درێژ دەکات و داوای بڵێن دۆستایەتی دەکات لە دەم پارتی نوێنەری کۆمەلگای مەدەنی باکووری کوردستانە لە پارلەمان و لە هەموو شار و گوند و ناوچەکانی بڵێن باکووری کوردستان و تەنانەت لە شارەکانی ئیسفانبول و ئەنکارا و ئیزمیر و ئەو شارەکانی دیکەش غەیری کوردیش. دوایش ئەردۆغان ئەوە پشتگیری لەو داواکارێ دەکات باخچەلی داوا باس لەوە دەکات کە ئێمە دەبێت پێکەوە توێژ بکەین کە کێشەکەمان وەلانێن دوای لە لیادوانەکانی داویدا باز لەوە دەکات کە هەر کوردێک تورکە و هەر تورکێکیش کووردە یعنی زۆر 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 زوو یەن لە ناکاو 1 و 2 دەستی پێکرد بە زۆشتی سەیر و سەمەرە بەڵام لە هەمان کاتدا هەند پاشان دەستی پێکەوتی ئەمپریالیزم دیسانەکە دەی هەوێ ڕێکەوتنامەی سێڤ بەسەرمەدا داسەپێنێ و ڕێکەوتنامەی سێڤ بۆ مێژووی کورد تەنیا بڵێن ئاوردانەوەی کە وەرسەکانێک کە ڕێکەوتنامەیەکی لە ناونەتەوەیە یا لە ڕووی یاسای ناونەتەوەی لە ڕووی پەیوەندەکانی ناونەتەوەی کە کورد پشتی پێبەستۆ بەو مادەی 62 و دڵگەرمی زۆری هەیە و تەنانەت ڕێکەوتنامەی لۆزان بە خراپترین و منحوسترین ڕێکەوتنامەی جیهان دەزانێت لەبەرەوە ئەو ڕێکەوتنامەی سێورەی لە بنپێنا جا باخچەلی هاتووە ئەوە دەڵێت کەوا بوو ئەو دەست بڵێن هاویشتنە بۆ دۆستایەتی لە پێناوی چی لە پێناوی بڵێن بەردەوامبوونی ڕێکەوتنامەی لۆزان و باس نەکردن لە ڕێکەوتنامەی سێڤ یعنی پارادۆکسێکی سەدان سەد لە پاشان هاتووە باسی شتێکی دیکەش دەکەن شارێت و بەڕاشکاوی دەڵێ بەڕێز ئۆجالان لە ئیمرالی ئازاد بێتە پارلمانی تورکیا و دوو داوا بکە یەکێشان هەڵوەشاندنەوەی پێکاکا و دووهەم چەکدانانی چاوی دەکا یعنی دیسان پارادۆکسی دووهەم دەست پێ دەکات بەڕێز ئۆجالان بێ داوای ئەوە بکات لە قەندیل کە خۆی هەڵوەشێنێتەوە و چەک بدابنێ و دەم پارتیش پشتی بکرێ یعنی هەر لەو دەمەوە دیار بوو کە دەیویست لێکترازانێک دابڕانێک بخاتە نێو جومگەکانی بزوتنەوەی کورد جومگەی مەدەنی جومگەی سیاسی و جومگەی سەربازی یعنی ئیمرالی و قەندیل و بڵێن ناوخۆی باکووری کوردستان لێک گوێ بکاتەوە بگەژێ چەندا بخە و لە هەر حاڵدا ئەوان براوە بوو یعنی چ بەڕێز ئۆجالان بێ ئەو داوای بکە و چ ئەو داوایەنەکە ئەوان براون ئەگەر کردیان خۆ بە ئامازەکانی خۆیان گەیشتون چەکدان دراوە و پێکاکا هەڵوەشاندراوە بەڵام ئەگەرش بە ئاماز نەگەیشتن دەچن بۆ بیرڕای گشتی تورکیەش دەڵێنەوە کارەمان کرد و ئەوانە نەهاتن بەڵام ئەوە ماهیەتی باخچەلی ئەوانەیە کە شک و گومانی زۆری تێدایە داواکاریانیدا ئەمما ئەگەر ئەمە بڵێن ئەگەر شتێکان مطلق نەکەینەوە بڵێن ئەوانە دەیانهەیە پرسی کورجا بە هەر هۆکارێک پێمان ئێستا باسی وەختی زۆرمان هەبێ بڵێن هۆکارەکانی دیکەچن هۆکاری ئابووریە هۆکاری دۆخەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کە خەرێکە تێک دەچێەوە ئەوانیش پێش دەستێ دەکەن بۆی کە بەرگری بکەن لەو پێش لەو تێکچوونە بە زەرەری بڵێن زەرەری دەوڵەتی تورکیە ئەوانە هەموو لەو لای دەبێت چونکە پێمانێ کاتمان زۆر هەبێ باز لەوانە بکەین بەڵام تەنیا باز ئەوەی دەکەن ئەگەر مطلقی نەکەنەوە یەک لەسەر پێ بڵێن یا چەند لەسەر بڵێن ئەوانە هەندێک دڵپاچیان هەیە دایانەوێت ئەو پرۆسە بەردەوام بێ وەکو ئەوەی کە لە 2011 دەستیان پێکرد لە ئۆسلۆ ئێمە ئەگەر مەسەڵەن فکر بکەینەوە کە ئەوانە دەبێ ئەو کارە بکەن پارتیکرێکارانی کوردستان ڕەدی نەکردوتەوە بەڕێز ئۆجالان ڕەدی نەکردوتەوە دەم پارتی ڕەدی نەکردوتەوە کەوا بوو هەموو جومگە سیاسی مەدەنی سەربازەکانی کورد پێشوازیان کردوونەوە کەوا بوو ئێستا تۆپەکە لە زەوی ئەردوغان و باخچەلی دایبزانی هەنگاوی دوایان چ دەبێتەوە ئایا ئەو هەنگاوە دوایانە هەر ئەو بۆمبارانەیە کە دەکەن لە ڕۆژاوا و لە
لە باشووری کوردستان بۆ سەر جێگە و پێگەکانی پارتیکرەکانی کوردستان بۆ سەر شنگال بۆ سەر ڕۆژاوە ئەوە هەنگاوەکانن ناکرێت بۆیە زۆر ناکۆچی و تەزاد و پارادۆکسێکی زۆر هەیە بەڵام دیسانەکەمە هیوامان ئەوەیە کە هەندێک بێنە سەر عقل دەوڵەتی تورکیا بێتە سەر عقل کە کورد ئەژمارێکی یەکجار زۆری هەیە دەوری زۆر گرنگی هەیە و دەبێت بایەخی پێ بدرێ ئیدی دەبێت ڕۆژێک کۆتایی بێدرێ بۆ هەموو شەڕ و بەتابەتی بۆ هەموو چەساندنەوە نەتەوەیە بۆ هەموو نادادپەروەریە ئەگەر هاتن لەسەر ئەو عقلانیەتەکە و کۆتایی بن بەوە وڵاتەوە زۆر زۆر باشە دەبێت پێشوازی لێ بکرێ و هیوادارین کە هەر بۆ ڕێگاش دەدا بشکێتەوە. زۆر باشە کاک عەزیز هەموو قسانی بەڕێستان ئاگادارن کە تورکیا هێرشێکی بەرفراوانی کرد هەروە خۆشتان ئەماژتان پێدا هێرشێکی دۆتە سەر ڕۆژاوە و بڵین ئەسەن ژێرخانە ئابوووریەکانی ئەم خەڵکەیە لەوێ موشک باران دەکات ینی خەڵکی بێدیفاع خەڵکی زۆر گیانیان لەدەستداوە زۆر کەسیش بریندار بوون تەنانەت منداڵیش لەو هێرشانەدا گیانیان لەدەستداوە ئاگادارن مەزلوم عەبدیش لەم ڕۆژانەدا باسی کردی ئێمە نە نیرومان هەیە لە ناوەی تورکیا نا ئێمە خەباتی ئێمە لەم ناوەیە بەڵام ئەم هێرشانە دەکرێتە سەر ڕۆژاوە کولەن بەم هێرشانی کە تورکیا دەیکات ئەم وەزیەتەی ڕۆژاوای کوردستان بەرەو کوێ دەڕوات بە بڕوای ئێوە؟ ڕاستەکەی من پێم خۆشە ئەوە باس بکەم کە دەگەڕێتەوە سەرپرسی یەکەمی جەنابیشتان دەوری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە دەوری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەبارەت بە کۆر زۆر دەورێکی لە ڕۆژاوای کوردستان دەورێکی وانە کە بتوانێت بۆ باسکردن بێ لە ڕووی ئەرینەوە ئێمە دەزانین کە تورکیا هەموو وەختێکەوە ئەفرینی داگیر کرد ئەوە بڵین خەڵک کوردەکانی هەمە دەرکرد هەموو سیاسەتی بە عەرەبیکردنی هێنا ئاراوە هەموو تەنانەت دار و درەختەکانیشی بڕی ئەو هەموو زۆرەی کرد بەڵام ئەمریکا قەت پێشی نەگرت ئەو هەموو بۆمبارانەی کرد ئەمریکا قەت پێشی نەگرت لە حاڵێکدا زۆر چاک دەتوانێت چۆن توانی بەرگری بکات لە ئەو هەموو موشەکانی ئیسرائیل کە بکەوێتە نێوخاکی ئیسرائیل بۆچی ناتوانێت بەرگری بکات لە بۆمبارانی تورکیا لە حاڵێکدا چەندە ناتۆدان دەتوانێت بەڵام نەیویستۆ لە ژنێو ئەو هەموو وتوێژە بوو لە نێوان عەرەبەکان بەڵام یەک جار نوێنەرێکی کورد نەهات نە ئەوروپا باسی کرد نە ئەمریکا باسی کرد ئەیسان بۆ حەق بڵێ جارێک رووسیا باسی کرد بێ کوردەکان لێرە نوێنەرێکیان هەبێت یەک دوو جار باسی کرد وەزیری دەرەوەی رووسیا ئەو وەختە باسی کرد بەڵام جار هیچ یەک لە نوێنەرانی ئەوروپا و ئەمریکا کە هەمویان بەشدار بوون لەو ژنێوی 1 و 2 ئەو کۆنفرانسی ژنێوی 1 و 2 و 3 فزایان لەبەر نەهات جا ئەوەیە کە ئەمریکاش دەوری گرنگی هەیە کە ناتوانێت زێنی بەڕاستی جێ ڕەخنەیە کە ناتوانێت و دەتوانێت وە نای هەوێ بەرگری بکات لەو بۆمبارانەی خەڵکی بێدیفاعی بێگوناهی ڕۆژاوە کە هەروەشی فەرمووتان ژن و منداڵ و پیر و گەنج و ئیسانهایی بێگوناه و غێری چەکدار و نیزامی و سەربازی دەکوژێت تورکیا ئەو کارانە دەکات بەڵام ئێستا لە بەختەوەرانە لە سووریا جموزۆڵێک لە ئارادایە ئەویش ئەوەیە کە ئەو جموزۆڵە لەلایەن هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆندا نەک هێزی بڵێن تێرۆریست و سەر بە تورکیا و ئەوانەدا بەڵام هێزی عەرەبی هەندێک دموکراتی خواز و دموکراسی باوەڕ و هەروەها سێکۆلار دانیشتون ڕۆژی 25 مانگی ئۆکتۆبر لە بروکسێل کۆبوونەوەیەک و دانیشتنێکیان بوو لە نێوان هەمویاندا بەشێکیانی تێدانە بوو بەڵام زۆربەی ئەو هێزانە کە بەو کەیفیەتە باسم کرد بەشداریان کرد و شتێکیان هێناوە بنێوی ڕێگای سووریای دموکرات یعنی خەریکن قەوارەیەکیان دامەزراندۆ بۆ داهاتووی سووریە لە پاش بەشار ئەسەد و ئەو کۆمیتەی چەندان بەزراندەوە کە 23 کەسی تێدایە
ژمارە ئەو کەسانە کە بەشدار بوون 128 کەس بوون ئەوانە لێو خۆیاندا کۆمیتەیەکی 23 کەسیان هەڵبژاردووە و ئەوانە وەکو سوکرەتاریا بڵێن دەبیرخانە یان وەکو کۆمیتەی بەڕێوەبەر و ڕێکخەت خەریکن کارەکان بەڕێوە دەبن هەنگاوی دوایی دیارە زۆر دیار نییە بەڵام هەوڵ دەدەن کە ئەوانە کاتا ئێستا بەشداریان نەکرد و ئەوانش لە دەوری خۆیان کۆ بکەنەوە بەشی کورد بەشدار بوو لەوێ و لەکسەر کورد لەسەر بەشی کورد ڕۆژاوە لە سووریا قسە کراوە و هەوڵ دراوە بۆەوە کە باز لەوە کراوەکە سیستمێکی لامەرکەزی لە سووریە بێتە دامەزراندن و ڕژیمی سووریەی داهاتوو ڕژیمێکی دموکرات دەبێت بە ناسینی لامەرکەزیەت بۆ ڕۆژاوای کوردستان یعنی بەواتەیەکی دیکە ئەو قەوارە و ئەو بڵێنە کانتۆنانێک ئێستا هەن هەمووی بۆ خۆیان بمێنەوە و ڕۆژاوا بتوانێت درێژە بە کاروبار و ژیانی سیاسی خۆی بدا ئەوە جێی خۆشحاڵیە وەمە هیوادارین کە بتوانن وردە وردە بەرە پەرە بستێنێ ئەو شتە و تەنانەت لە ئاستی ناونەتەوەیە بەڕسمیەت بناسێت و ئەحیانەن ئەگەر ژێنێوێکی دیکە بێ ژێنێوی سواری دیکە بێ ئەوانە بن بەشداری بکەن کوردیش دەوێتدا دەوری هەبێ و بۆ داهاتوی سووریەکە ئەمیر من پێم وایە لە سووریە گۆڕانکاری دەبێت من پێم وایە حتمما ئێوە ئاگادارن وەکو ڕۆژنامەوانێک کە لە چەند ڕۆژی ڕابردوودا خەبەرێک دەرکەوە دەویش ئەوە بوو کە ئیسرائیل بڵێن هۆشدارێکی ناردۆ بۆ ڕژیمی بەشار ئەسەد لەو هۆشدارە باسی لەوە کردووە کە یان دەبێت لە ئێران دوور بێتەوە لە حیزبوڵڵا دوور بێتەوە و لەو حاڵەتەدا دەسەڵاتی خۆی دەپارێزێ هێزەکانی سپای قودسیش دەبێت دەرکات لەوێ حیزبوڵڵاش دەرکات یان دەبێت لە عەرەبستان عەرەبەکان بەتایبەتی لە عەرەبستانی زیک بێتەوە وە سەرۆک خۆماری خۆی ڕزگار بکە ملازم فەرموو لەوێ دەسەڵات لە دەست دەدا ئەگەر هەروە بەردەوام بێ لێرەدا ئەگەر بچێتەوە لە حاڵەتی دووەمدا سەرۆک کۆماری خۆی شتەکە بەڵام لەوێشدا دیسانەکە ناتوانێت بەو شوەیە یعنی وا بڕیارە لەو ئەو کۆمیتەیە ژوای داناوە کە لە دەستوری داهاتوودا یەکەم کارکە دێکەن دەستوری داهاتوو دەگۆڕن دەستوری سووریە نامێنێتەوە دەستوری بەشار ئەسەدی حیزبی باس نامێنێتەوە دەستورێکی دموکراتی کە دەوێتدا کوردەکەشدا دەوری خۆی دەبینە سیستمی لامەرکەزی و سیستمی ڕۆژاوا بەڕسمیەت دەناسێت بۆیە من پێم وایە لە سووریە حتمما گۆڕانکاری دەکرێت و دیسانەکە لە درێژەی ئەو قسانێکە ئەزم کردن بەشار ئەسەد دەستی پێکردووە دوو هێزی حیزبوڵڵای دەرکردو لەوێ کە بۆ لای لوبنان ڕۆیشتونەوە کاک ئەزیز ئەم ئەزمونەی ڕۆژاوە ئەو گۆڕانکاریانی کە بڵین احتمالی هەیە لە سووریەدا ڕوو بدات وەکو پرسیارێک ئەگەر لە دواڕۆژی ئەم دەسەڵاتە ینی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم ئەزمونەی ڕۆژاوە چی بێمە نیشان دەدات ڕاستی ئێمە چەند ڕۆژ لەوە پێش سێ ڕۆژ لەوە پێش بوو ساڵوەگەڕی خەبەتی کۆبانی بوو کۆبانی بوو بە سەرچاوەیەکی ئازادیخوازی وەرچەرخانێک لە داهاتوودا یعنی تەنانەت بنەمای ئەو خەباتی ژن ئازادی بوو لە کوردستان و لە ئێران بۆ لەبەر چەند هۆکار یەکەوەی کە ژن ئەو خەباتی بەڕێوە دەبرد ژن لە پلەی یەکەم و لە سەفی یەکەم لە ڕیزی یەکەمی خەباتدا بوو ژن بوو کە هەم ئاڵا هەڵگری ئازادیخوازی بوو هەم چەکی پاراستن لە ئازادیخوازێکی بەدەستەوە گرت بوو ئەو سیستەمی ئێستا پێکیان هێناوە پێکەوە ژیان لەگەڵ گەرانی دیکە عەرەب و تورکمەن و ئەرمەنی و هەرچی دیکەیە لەوێ سیستەمێکی زۆر باشە سیستەمێکی کە دەگەڵ ڕۆژگاری ئەوڕۆ دەگەڵ دۆخی ئەو ڕۆی بڵێن ژێۆپۆلیتیکی دنیاە بەتابێتی وڵاتایی فرێنەتەوە وەکو ئێراندا زۆر نزیکە زۆر یەک دەگرێتەوە سیستمێکی سێکۆلارە سیستمێکە کە باوەڕی بە ئازادی و بەرابەری هەیە سیستمێکە کە باوەڕی بە تایبەتی بە بوونی ژن و بەشداری ژن بە مافی تەواو لە هەموو قەوارە و ئۆرگانەکانی کۆمەلگادا و ئەوە بەڕاستی دەتوانێت بێتە سەرچاوەیەک بنەمایەک سەرەتایەک بۆ
بڵێن داڕشتنی سیستمی وڵاتێکی دموکراتیک زالی هەرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ و بۆیە لە کوردستانی ئێمەش لە بڵێن لە کوردستانی ڕۆژهەڵات بایەخێکی زۆر دەدەن بە کۆبانەیە بۆ شەڕە و بۆ ڕابردوویەکە لە کۆبانەی هەبوو و ئەگەر هەموو هەوڵ و تێکۆشانەکانی ئەو هێزە سیاسیانەی ئێمە کە باسمان کردن ڕخنەمان لێگرچن گلەیمان لێکردن دڵسۆزانە کە بۆچی لە دەوریە کۆ نەبوونەوە ئەگەر هەموو لە دەوریە کۆ بنەوە پێکەوە بە یەک دەنگ بەشێکیش لە مێژووی کۆبانی بگرنە بەرچاویان بیکە بنەمایەک بۆ داڕشتنی سیستمێکی پێکەوە ژیان لە داهاتووی ئێران و کوردستاندا پێم وایە زۆر سەرکەوتوو دەبێت. زۆر باشە کاکە زیتەمە کاتەکەمان ڕوو بە کۆتاییە پرسیارێکم نییە لە کۆتاییدا خۆتان ئەگەر ئەتانوێ ئاماژە بە قسێ بدەن کە نەتاوت پێ فەرموو. وڵای من گرنگترین باسی لێرەداکەم ئەوە بوو کە ئێوە باستان کرد کە ئەو دوو پرسیارتان ئاراستە کرد سەبارەت بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان من دیسانەکە گلەیی و ناڕازی بوون و بڵێم تا ڕادەیەکیش تووڕەبوونی خۆم و بەشێکی زۆر و خەڵکی کە دەیاناسم لە دەرەوە وڵات هەموو ئیسانهایی ڕێک و پێک و ئیسانهایی بە ڕابردوو و خوێندەوار و بە ئەزمون و دڵسۆز و بە پێگەوڕێ جێگەن لە کوردستانی خۆماندا ئەوانەیان پێڕادەگەێنم کە دیسانەکە درەنگ نەبووە بەڵام دوایی زۆر درەنگ دەبێت بەڕاستی ئیدی هیچ ئەوان بۆیان نییە بڵێن ویزاحەتێک ببینەوە بۆ ئەوەی کە بۆچی نەیانتوانی ئەو یەکگرتوویە پێک بێنن بڵێن ڕێزە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ناتوان ڕاستەوخۆ لەگەڵان بن بەڵام لە دەرەوەی وڵات دەتوانن و ناڕاستەوە خۆش لەگەڵوان بن لەگەڵان دانیشتن قسە بکەن نەخشەڕەگات دابڕێژن ڕاوێژکاریان لەگەڵ بکەن ئەگەر ئەوانەکان باوەڕێ من هێزەکانی کوردستان لە مێژووی کوردستان بە پرسیارەتی گەورەیان دێتە سەرشانی و جوابەکانیشتان هیچ کەس ناتوانێت ڕازی بکە. بەڵێ بەڕێز کاک عەزیز ماملێ مافناس و لێکۆڵەری سیاسی زۆر زۆر سپاست دەکەین بۆی کە داوەتیمەتان قبول کرد بۆم بەنامەیە. سپاس بێوەش کاگەمێچان سپاس بۆ بینەران و هاوکارانی خۆشەویستیەوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز زۆر سپاس بۆ ئەوەش تا ئێستا لەگەڵ مامون سپاسی هاوڕانی هاوکاریشم دەکەن کە لە پێش ئەو دووربین وە لە ئوتاق فەرمان خەریکی کار و زەحمەت سپاسی هەموو لایەکتان دەکەین تا بەرنامەیەکی تر هەر شاد وەختەوە.